ئاینی دەڤەری گەرمیان مزگەوتی گوندی تیلەکۆ لە دەڤەری گەرمیان کرایەوە. لە مەراسیمەکەدا وتەی بەڕێوەبەراتی ئەوقافی گەرمیان پێشکەشکرا و تیشی خرا سەر پیرۆزبوونی ماڵەکانی خوای گەورە و گرنگی بایەخدان بە خوێندنی حوجرە و پێگاندنی فەقێ کە هەنگاوێکن بۆ زیاتر خزمەتکردنی ئاینی پیرۆزی ئیسلام. گوندی تیلەکۆ لە دەڤەری گەرمیان لەلایەن حەزبی بەعسەوە وێران کرا و مزگەوتەکانی ڕوخێنرا و دانیشتوانەکەشی بەرشاڵاوی ئەنفال کەوتن. حاڵەتێکە زۆر کەمە یعنی کردنەوەی مزگەوت لە هەر شوێنەکە پەیامی ئاشتی و برایەتی و خۆشەویستی ئەگەیەنێ. مزگەوت لە هەر شوێنەکە وجودی هەبوو خۆشەویستی تەبایی یەکریزی لەو شوێنە بڵاو بێتەوە، بەڵام بە مەرجێگە و کەسێک کە لە مزگەوتەکایە ئەهلی علم و حکمت بێوەکو خوای پەروەردگارە فەرمێ ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة. هەر کاتێک لە مزگەوتەکانە موعظەی حەسەنە و علمی تیا بوو ئەو کاتە بە تاکید برایەتی و خۆشەویستی کۆمەڵایەتی لە ناو خەڵکە بە گشتی بڵاو بێت. ئێمە خۆشحاڵ بین ئیمڕۆ لە خزمەتی ئەو میوانە بەڕێزانە بووین بۆ کردنەوەی مزگەوتی گوندەکەمان گوندی تیلەکۆ لە ناوچەی گەرمیان. خۆشحاڵین بۆەوەی کە خوای تەعالا فەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. ئێمەش بەڕاستی مزگەوتە بێتە هیوایەک بۆ ناوچەکەەوە بۆ گەرمیان و جێگەی شانازیە بێ ئینشاءڵڵا بۆ خەڵکەکەمان و بۆ میلەتەکەشمان و ئینشاءڵڵا بێتە شوێنی بڵاوبوونەوەی نور و هیدایەت بۆ خەڵکەکە. نانی تیری یەکێکە لە کۆنترین کللتور کە تا ئێستاش بە زیندوی لە نێو کووردا ماوەتە.